بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتتان باش. دوای 33 ساڵ لە حکومڕانی ئەم هەرێمی کوردستانە و دەسەڵاتدارێتی کوردی ئێمە تا ئێستا هەر لە خاڵی سفرین. دەبوایە ئێستا ئێمە باس لە کۆمپانیا زەبەلاحەکانی دنیا بکەین لە هەرێمی کوردستان، ئەوانەی کە هەمیشە هەوڵ دەدەن داهێنان بکەن بۆ خزمەتی مرۆڤایەتی. بەڵام ئێمە بەردەوامین دوای 33 ساڵ لە شکست، لە چۆن دەڵێ دواکەوتووی، و ئەوە حاڵ بێ لە ئەم هەموو شیعار و دروشم و ئەو هەموو قسە گەورانە هەموو ئیشەکان من ئێستا هاتوێتە سەر موچە. موچەش لەکوێ؟ لە بەغدا. تارایی ئێرە دەڵێ هەموو شتێکمان تەواو و بەغدا دەڵێ تەواو نییە. ئەوان دەڵێن هەولێر دەرێ بەغدا. یعنی بۆچی؟ دەبێت لەبەر چی وابێ؟ تاکەی وابێ؟ بە دەردی وتی دەڵێ برنجی بایعە، جارێ باشە و جارێ خراپە، وەکو بایعەکەی لێ هاتووە چەمانجێک بێدەنگ دەبێ و دەوەستێ و دواتر جارێکتر دێتەوە. چێ بەرپرسە؟ چێ بەرپرسە لە دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ 5 مانگە. 5 مانگە باشی چەند ڕۆژێکی تر حکوومەتی عراقی کار لەسەر پێدانی موچەی مانگی 5 دەکا، بەڵام ئێمە تا ئێستا موچەی مانگی 4 وەرنەگرتووە. یعنی بەڕاستی جێگای سەرسوڕمانە. ئەگەر وڵاتێکی بێدەسەڵات بین لە ڕووی چۆن دەڵێ وڵاتێک بین کە هیچ شتێکمان نەبێ، هیچ داهاتێکمان نەبێ، خاک و زەویەکی بەپیتمان نەبێ، ئاومان نەبێ، بارانمان نەبێ، خوشکە ساڵی بێ، قات و قڕی بێ، ئەو کاتە بابەتێکی تر بوو. ئەگەر دەسەڵاتدارانی ئەم هەرێمە تۆزە لە خەڵک باشتر بژیابان، دەماوت ئەوەش هەر قەید ناکە. بەڵام کارەسات ئەوەیە، ئەوەی ئەوان دەیکەن زۆر لە واقع دوورە. کوا هەمیشە باز لەوە دەکرێ بەرژەوەندی هاوڵاتیان، بەرژەوەندی گشتی، بەرژەوەندی خەڵکی فەقیر. کام بەرژەوەندی؟ وەڵاهی ئەوەی هەیە تەنها بەرژەوەندی باخەڵی خۆتانە، بەرژەوەندی کۆمپانیەکانی خۆتانە، خەمی کۆمپانیا و خەمی پارە و خەمی تیجارەت و خەمی کەسابەتەکەی خۆتانە. ئەوەی کە بیریشی لێ ناکەنەوە تەنها ئەو خەڵکە داماوەیە. جا لە هەمووشی کارەساتتر چێی دەنگتان بۆ دەدا و چێی دیفاعتان لێ دەکا هەر ئەو خەڵکەش. بۆ دەبێ وابێ؟ یعنی لەبەر چی؟ تاکەی وابێ؟ یعنی ڕۆژێک لە ڕۆژان کاکە بە دین، بە ئیمان، بە ئیسلام ڕەحمێ نەچوە دڵتان؟ بەو مرۆڤایەتی کە باسی دەکەن کە تەنها دروشمە ڕەحمێ نەچوە دڵتان؟ یعنی ڕۆژێک بیرتان نەکردەوە بڵێن کاکە ئێمە یعنی ئەم هەموو پارەیە چێوە دەبن؟ ئەم هەموو ملیارەها دۆلارە بۆ کوێ دەبن؟ چی لێ دەکەن؟ بۆ کوێیان برد ئەوانی پێش ئێوە؟ بۆ کوێیان برد ئەوانی پێش ئێوە؟ بیرێ بکەنەوە، بێرە لە دەسەڵاتدارانی زەبەلاحی دنیا بکەنەوە. کوا تۆزێ زۆر تۆزێ بگەڕێەوە دواوە. ئەم سەرکردە زەبەلاحانە، ئەم هەموو جەیش و تۆپ و تەیارە و هێز و دەسەڵات و پارە و دار و بەردیان لەبەردەست بوو، بەڵام ئێستا بوونە ڕابردوو. بە چارێکی ئەوان پارەتان نییە، بە چارێکی ئەوان هێز و دەسەڵاتتان نییە. بەچی دەنازن؟ بەچی دەنازن ئێوە؟ هەموو دنیا بکەن ناتوانن بمێننەوە لە دنیا، هەر دەمرن. تۆزی بیر لەو خەڵکەش بکەنەوە. هەر کاکە ئەگەر بۆ خواش نایکەن، بۆ هیچ نایکەن، بۆ مێژووی خۆتان، بەڕاستی زۆر سەیرە. یعنی جارێک موچە دێ 2 جار دوا دەکەوێ. کاروان لە هۆڵەندا سڵاوی خوات لێبێ. سپاس کاک. السلام علیکم. علیکم السلام ورحمة الله. تۆ چی دەڵێ کاروان؟ ینی خەڵک بەداخەوە بۆتە گاتە جاری دەستی ئەم دەسەڵاتە.
بەڵێ مامۆستاجان دەست پێشەکی دەستخۆشی لێکم بەردەوام لەو بەرنامانە حەز نەکرد هەموو ڕۆژێک ئەو بەرنامەیە هەبووە بەڵام بە پێی کە بەرنامەکە ئاوایە هەفتەی جارە بۆی خەڵک بتوانە قسە بکە و هەر نەبێ باسی ناخی دێخۆکە وەڵا کێ بەرپرسیارە مامۆستا ئەنوەر پارتیەکێتی لە 32 ساڵی ڕابردوو لە 32 ساڵی ڕابردووە حکمیان کوردستانیان کردو تا ئەم دەقەی کە تۆ ئەم بەرنامەیەکەی تۆ ئەم دەقەی کە من تەلەفۆنەکەم ئەوان بەرپرسن لە هەموو نەهامەتی لە هەموو ناخۆشیەکانی ئەمەی کە ئێستا بەسەر هەرێمی کوردستانە تۆ بە مەعاشیشەوە کە ئێستا تەوەرەکەمان لەسەر مەعاشە ئەمانە بەرپرسن جا مامۆستا ئەنوەر ئەمانە نەک لە کوردستان زێلا و شوقە و سیاریا خۆمۆدیل و حیمایە و بەزم و ڕەزم بڕۆ سێری وڵاتانی ئەوروپا بکە بزانە چیان کردیوە چیان کردووە چیان هەیە چیان مەگەر خوا بۆ خۆی زانێ ئەمانە چیان کردووە وەڵانی بەڵێ وەڵی مامۆستا ئەنوەر یەک شتیکە هەیە بەڵێ حەزەکەم ڕێی تو ئەوەشی ئەوە وەربگرم کە گوێی ئێمەیە ئەمانە کە دەنگ بەمانایەن یا بابڕین لەگەریانن ئەمە لای خوای گەورە محاسەباکرێن هەر وەکو ئەوان ئەگەر ئەوان سەر و دەسامانی ئەم وڵاتیان زیبێ و معاشیان دواخستێ ئەوەشی کە دەنگیان پێە مقابل بەوە خوای گەورە محاسبەیانەکان من ئاوا پێگەیشتم لە محاسبەکردنی ئەوانەی کە دوای دز و چەتە و گەندەڵ و ئینسانی خراپەکەوێ ئەمە محاسبەکەیان ناوایە داوا لەم بەرنامەیە کە مامۆستا ئەنوەر ئەگەر تەوەرێک دابنی لەسەر ئەوانەی کە زیاتر ئەوانەی کە هێنن ئەمانەی کە لە سوزنەکانانە و داما و قوربەسەر و لە شێوەیەکی ڕەزانە تاژن و تەوەرێکی کەس دابنی لەسەر ڕێگاوبانەکان خوا ئاگادارە لە کەدارەوە بڕۆ بۆ سلێمانی خەڵک ئەرێ ئاەتوکوسی و یعنی وەتەبای گیانی خۆی نییە یعنی شتای چوایان کردووە حتا لە ڕێگاوبانەکانیشە مامۆستا ئەنوەر تۆ بۆ باسی مەعاشەکەی مەعاشان بە زۆرەکە بۆ ڕێگاوبانەکانیش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەستەکان خۆش کاروانجان کاک عەبدوڕەحمان لە هەولێر سڵاوی خوا دەبێم کاتت باش بەڵێ کاک عەبدوڕەحمان السلام عليكم أستاذ أنور. عليكم السلام ورحمة الله. سلام لسراطاي بسران وقادرش. زور سپاس بوتو. أستاذي برو جناب دفرموي كبر فرصة. بله. أوي خاوني أو سعارة بدينا وببيستو بيدن با أو بر فرصة. خلاص اگر لفسادی برکوی لفساد نوادی ببر أو خسانة دشوي ما مصيبر كملتكي دينار ودولار دولارين لا مقدسة نك دولار فدا تصلين أويبو طارع سميته وموشتش تێت ناگەم کاک عەبدوڕەحمان کاک عەبدوڕەحمان تێت ناگەم نازانم زەیەکەی تۆ باش نییە پەیوەندەکانی تر عیبیان نییە نازانم دەنگت خراپ دێ ئەگەر شوێنەکەت بگۆڕی سپاست دەکەم وەڵڵاهی خراپە زۆر دەستەکان خۆش زۆر سپاس کاک عەبدوڕەحمان بەڵێ ینی تۆ سیر کە ینی ملەتێک بە هەموو جۆرێک ڕازیە ملەتێک ئامادەیە شەڕتان بۆ بکە ئامادەیە دەنگتان بۆ بدە ئامادەیە قوربانیدا لە پێناوتان بەڵام ئێوە بە کەمترین پشت ئامادەنین ینی قوربانی دەن بۆ ئەم ملەتە نەک قوربانی ئامادەنین خزمەتێکی سەرەتاییش بکەن ئەمە خزمەت نییە ئەوەی کە دەکرێت واجبێک کە لەسەر شارتان هەر حکوومەتێکی تر بێ دەبێ ئەوە بکات هەر شتێک کرابێ واجبێک ئەو کردوتانە بە کەم تەرخەمیشەوە کردوتانە وە کەمیشتان کردووە
چکە هەر کەسێک لە شوێنی ئێوە بە دەبێ بیکە کابرا سەرۆک وەزیران دەبێ بیکە کابرا وەزیری هەر بابەتێکە لە بوارەکەی خۆی دەبێ ئەو کارانە بکە کە پێوەستە بە وەزارەتەکەی ئەو یعنی ئەوە ئازایەتی نییە ئەو پارەیە کە لە 2023 هاتووە بۆ ئەم هەرێمی کوردستانە چ لە دەرەوەی هەرێم و چ لە ناوەی هەرێم زۆر زیاترە لەوەی کە کراوە بۆ هەرێمی کوردستان بەڵێ کاک عەبدوڕەحمان بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بله. طبعا دنم بدنا بالدجاج. بله فرم. بوضع سيرك مصاري برا. بله. دباري ده كمواد الله يم أوي بو قارة أصلا توا خموس تفيل عصر توا. أول سعالي جبنا وبدي استوى دن بحو جسوا هر أوبر فرصة نكتن هذا الصلاة. ملد ما مصدر بي منتفع كان وصولي كان انتهازية كان الفرصة كان خويسة كان أنانية كان دراكولية كان ميكروفاجية كان مافيا غيلة كان نرجسية كان أوان بربرسن تير لبنا أستاذ بله جميل بس لبو من نرجسي وأناني ودراكولي ومافيا غيلي وميكروفاجي تيكوسا كل دردتي أولي درجتك إستابر زوستيا لو ميدا صلاة مكة لو مي من بكا لو مي ألف وباء وجيم بكا ملة أستاذ لو راضية لو دمددا خواي جوري نافرمي ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار بغمر نافرمي من دان لسلطان جائر فلا دين له حديث قدسي نافرمي لأعذبن رعية أطاع سلطانا جائرا ولو كانت بأعمالها ضارا قرآن نافرمي واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة حديث آيات ولا دنيه بس زي خوي لنا وحبر دنيه الصمت على الجريمة اشتراك فيها بس دار لهم تعاونة كان هركز زي خوي مركب تربطها قسما بمن لا يقسم إلا به روز قيامة أو برسلسل نجد الصلاة تقوم صلاة دستكان خوش زور سپاس عبدالرحمن يعني زۆر سەیرە باوەڕکە يعني ئەوەی کە لەم هەرێمی کوردستانە دەگوزارێ يعني جێگای ئەوەیە بەڕاستی تەنها لە دیاری دابنیشی و بیری لێ بکەیەوە بزانی بۆ وا دەبێ يعني لەبەرچی بۆ وا دەبێ يعني بۆ تۆوەرە پارەیەکی ئەوەندە زۆر هەبێ داهاتێکی ئەوەندە زۆر هەبێ بەڵام لەبەر نەعەدالەتی و ناشەفافی لەبەر ئەوەی کە ناڕوونی دیارە لە داهات ناڕوونی دیارە لە خەرجی ناڕوونی دیارە لە هەموو شتێک ناشەفافیت هەیە يعني دەبینین يعني بەڕاستی ئەم هەموو دەسەڵاتە ئەم هەموو پارەیە بە نەعەدالەتی بەکاردێ بە نەعەدالەتی ئیشی لەسەر دەکرێت کاک فریاد لە کەرکووک سڵاوی خوا دەبێم کاتت باش هەموو کاتێکتان باش بەڕێز دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم چاوە سپاس بۆ بەڕێز ڕاستی من ئەمەوێ لەسەر ئەم مۆزا قسە بکەم ئەم مۆزایی کە ئەم ملەکە تێکەوتۆ بەڕاستی هەرچێک بەسەرمانادیە خۆمانین کورد دەڵێ مریشک بۆ خۆی بەسەر نەکا خۆڵ ناکرێ بەسەریا بە هیچ شانۆخە چ فێریکە لە 2014 ئافەری ملەتێک ئەمە 10 ساڵە ئێمە وا پالیان ساڵە هەنەیە بەبێ موتە داوامەکە کاکە گیان تێمان جارێ موتەیەک نی موتە ڕەبات موتە باشەکەوت ئەمانە پێی ناوت ێ موتەدان چاوەکەم ئەمە پێی وترێت سەڵسانەوەی ملەت همان أو ياساي كفرعون زي بدي أكد يذبحون أبناءهم ويستحيون نساءهم سيدكي أفريقيا مثلا جات للرجال كان وتربك في موديل الدريو أما أفريقيا كتوزي ليش يعني كانوا أمانة يعني مع احتراماتي زلمة كانوا دابلين كرة كانوا قام كان حملا كذا تقدر شيء بيموتا جسمان هركة شيء مكيتوا والله تفرناك لدها زار أجر كياشيات باشا دوادار لسري همو أمانو أما ترسيك لسيب لو باكي خوان باش من التوصينات وبوهي كرد عليه مرجي بيت شان بوهي ببتا ممنون بيه إذا كان من لمرجكي ممنون ببتا باش أما همو أجر تسري أوان أكسن الكرسي لو باكي لبوستكي مني موقو كل بوي داوي أوانا كم باشا دوادار هر خطي أوان مش بس دي خطي كان على كانه باشا كما كنال مان هي تخوا ناي من التشفير بحر ناي ديالهم كنالي الرضا مان هي يعني كيف كان كذا بس دي بس حوالي وأكان حوالي كاكا يعني بيو أي لنا هاي تخوا دان في الأظن فانا بكع بس في بيو في آفت وفي ريدا يعني أما جشتي أجرت الصار
باوازە دەسەڵات بێنین بە جدی کەناڵەکان احتراماتی بەوەی ئێوەشەوە ڕۆڵێکی باشتان نەجێڕاوە لە وشارکردنەوەی میلات باشە ئێمە بەرنامەیەکمان نییە بەرنامەیەک کە میلەتەکە وشار کاتەوە بڵێ کاکە جوان هەندێک ماسی خۆتانە لەسەری وەرنەجواب ئەمانی کە ئەوان ئەیکەن وەکو ئێستاکانە بەڕێزش ئاماژت پێدا ئەمە خزمەت نییە ناوی نادرێ خزمەت من کەم وتەکەم وەرەگرم ئەمە خزمەت نییە کاکە جاداکەم بۆ خیرەکەی خزمەت نییە کاکە بزرێکم بۆکەی خزمەت نییە ئەمە ئەرکی سەرشانتە سکاک فریاد گیان برام من لە 2009 ئەم بەرنامەیە پێشکەش دەکەم ینی فترێ من پێشکەشم نەکرد سمبرایەتی پێشکەشیان کرد بەڵام بەبەردەوام ینی هەرچی کێشەیەکی ناو خەڵک باسمان کردووە خەڵکمان هۆشار کردوتەوە و تێمان گەیاندون و پیانی پێمان وتون بابە ئەوە وەزعکەی ئەوە حاڵەکەیە ئەمە خەلەلەکەیە یان تەنانەت ئێمە لێرە ئامۆژگاری تەنانە دەسەڵاتیشمان کردووە کاکە ئەوەی دیکەن هەڵەیە ینی چی بکەین بۆ نمونە دانا دەستان خۆش بێ ینی مەسەلەن لێرە ئێمە ئەیبینین مەسەلەن لایکی تۆ ئەمانە ناو بازار و لە مقابلەی خەڵکەکە ئەم دۆخە خەتای چی بکرێ باش ئەمانە پێی ناوتیە بەرنامەی وشارکردنەوە بەڵێ بەجددی دەبێ ئیشی لەسەر بکرێ ئێوە هەتانە دەستان خۆش من تاەوە قوتەویز نبینیوە یعنی من بەعام قسەکەم بۆ ئێستاکانە ناو خودی بەرنامەکەی ئێوەژێنم لەگەڵ بەدەستانە قسەکەم بۆی ناوازیە ئێوە دەستان خۆشە تا ڕادەیەک نعنی نەبێتە مەحتێر بەڕۆ لە زۆرنی داسن کە ئەوەی لە کەناڵەکان دیکە ئەبیندرێ لەوەی ئێوە نابین دەمەکەمەکو یعنی نازانە بڵێم سی سەفاد و ئەمانە يعني لخوا بزادي إيوان لو أنا بدارين الحمد لله بلام ما بستكان بعام يعني بوردي إيش نكرا ولا سري إيش كذن جا براجع ولا طبنا ولا تشت يا أبو أنور كاكا أنا جا بوردي إيش نكرا ولا سري من وقت ما يتقدم جيت بيش من مقابلي من أكا برز بيش كارا بدنا له شيء بكري باش وخطاي شيء أما بينا وتري وشار كذا تبي بودي إيش اللي صار بكري كفاني باسبور بين القصيدة اللي صار بكري ما مثاني زانقو يعني احترامات النجار يعني ككويلون يعني ورأيان بو حزبك ما خير كفاني بلان كفاني رشنبيل بمعنى كلمة تبي كيف بتنزل إيش اللي صار بكري بوردي أما اللي تتوزع وشار بيته يعني جاي بكاته تي ما في خويتي تي حق في خويتي خدمت كردن جاية حق ورقتن جاية دكتي شاعر عليها ما في نصن دري هرجيز ما دري حتى ما دبي ديسني ما في خدا ما في مديش كذا إنسان أنا أظني يعني أنا أما جاي أويا إنسان كيوي بقري بدي أما همو خفتك أما إنسان أنا بوت أوي كي متكمل بيا كي متكمل ما كي بدي إنسان شلون يا لازم عليه هنا وكيل من الدولة كي كرسة كي مثلا كركبته أديته فرهريني كردستان يعني أمشتا مقدساتنا زمان كلتور باشا أمانة حمو تجو خلاوة تنها هينية موتيها أيش حق معنا كان لسري رابوسين تكوا بجيجي أنا تقصايب جيجي من متكين نامان دنيا بو إما خريج كردوا أما دسي كلا تشتا بس دي من لكو تقصنا لنا ميكاتي أحضر الزنا الزيرم أما يبلون أما كي إستا إما بريو أبا همو شكيك كردية دكسوزي همو قليك كرد نبيه خزمت ده همو تشيني بيشي كاتن خزمت ده تشيني بيشي يجلي كل كردستان ناكا دستشون زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش زۆر سپاس هیوادارم بەوردی لەسەر پشتیوان بەخوای گەورە پشتیوان بەخوای گەورە دەستەکانت خۆش بێ لەسەر قسەی ئەوبرایە و ینی وەکۆی کە لە واقعدایە بەداخەوە دەبینین ینی گڵۆپی سەوز هەڵکراوە بۆ هەرچی نازانم ناوی چی لێ بنێم ینی هەرچی لە ڕێلادانێکە بێ گڵۆپی سەوزی بۆ هەڵکراوە بۆی کە بە ئارەزووی خۆی لە ڕێلا بدە بۆی کە لە لاو کۆمەڵگات چی حەزی لێ بیکە بەڵام ئەگەر کەسێک باسی دین بکە بە ناوێکی تر بە چاوێکی تر سەیری دەکەن ئەگەر کەسێک شتێک باز بکە شتێک بڵێ بۆ نمونە هەموو ئەو شوێنانەی کە گەنج و خەڵکی هەرێمی کوردستان بەرەو لا ڕێدەبن کراوەیە ئاسانکاری بۆ دەکرێت بەڵام شوێنێک کە بێوێ خەڵک پەروەردە بکە دەیان و سەدان عەرقەلەی بۆ دروست دەکەن. كاك سيد أيوب لسليماني صلاوي إخواتي بمكاتب باش. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. قربان برنامج كتان أوي شيء بكل سر دوا كوتني شيء برمان براني هريم. بلى جان. قربان بيش حزكاني ده صلاة لا يقطعوا ده ستيو كحسب معارضة كان ده بربرسل. بو. أي بزاني بو جان. أي بدنا كان من ده صلاة مني كاجي وراجع إنسان يفرميوه. أي أوين مقصدك من يوتو قصدك أي؟ أكو فيش بجنبه كمان من بالصوت على حرسي مكتبه ودو صوبي سزارة
ده العراقيش يعني حزب معارضة حزب معارضة بعد عمان بكن دفاع كرنا من محامينا بخوزان جا ما فا يعني واجب لسه الحزب معارضة كان ايوش محامينا بالراقين كان سيد من لقلتهم يعني من هيك كاستا كلام شاشم واجب لسه برجري لتوب كم حزب كم واجب لسه برجري لتوب كم بله معارضة غصب لسه وبيويست لسه واجب لسه برجري ما فيه خلق بك ببيت واناش يعني من كز ضرب صفرنا كم بلام دريغي نكراوا لو انا كم كوريها به بله تصلات ماني باكم تصلات نفرمو قصي كوريا اسمان برزو زي سختبكم تبكن هاي زاد هاي بيدات تبكن اي حل شيء كاجي بون من يعني شيء بكري يعني حلي والله لا دارم حلي ويا قران هذا من بتاع قران حكم نكات تا قران حكم نكات سلام الله تهروابي باش اوان وريغري لو كان خلق فيري قران بيصفق قران حكمك هذه الاويه تبكن ده صلاه ماني كتبكن ده صلاه مان نبو تبكن بقربان دي خوار رحمك خوار رحمك دست كان خوش باكسي زور سپاس بقربان زور سپاس جيانكم يعني تسيرك لم وڵاتە پارە سەرف دەکرێ کۆڕ و کۆبنەوە دەگیرێ دەیان و سەدان شتڕێک دەخرێ بۆ ئەوەی کە ئەمە نازانم شادجوانە و ئەمە نازانم ناوی زۆر سیر یعنی حەز ناکەم هەتا ناوەکانیش لێرە بێنم ئەگەر بڕیارێکیش و یاسایەکیش بۆ نمونە بێوێت دەربکرێ یاخۆ دەربکرێ لەسەر بابەتێکی بەدڕەوشتی نازانم چی آخر کاک ئەمریکا پێی ناخۆشە و کاک بریتانیا پێی ناخۆشە و کاکە دوای لێمان تۆڕ دەبن چۆن ئێمەش دەبێ ئێمەش بەڕاستی ئاوابین وەکو ئەمریکا و بریتانیا بیرکەینەوە خەڵک ئارەزووی خۆیتی بۆ خۆی بەدڕەوش دەبێ نابێ کەیفی خۆیتی بەداخەوە یعنی ملەتی کوردی مسلمان ملەتی کوردی بە شەرەف و بە کەرامەت یعنی ئێستا کە بەو شێوەی وای لێ بێ بگاتە ئەو ئاستەی یعنی بەدڕەوشتی لای خەڵک بکەنە شتێکی ئاسایی بابا ئاسایی ئەوە دیموکراسیە ئەوە نازە ناوی زۆر دوور لە ڕووتان قۆڕقۆڕ و ناوی بێتام و ناوی سەیسەی دۆزنەوە بۆ ئەم حاڵەتە بەدڕەوشتی و ئەم هەموو حاڵەتە نەخوازراوە ئەم هەموو حاڵەتە نامۆیە بە ئاین و بە کللتور و بە ڕەوشتی ئەم میلەتە ینی وەڵاهی هەموو شتێ لە دەست بدەی لەوانەیە بگەڕێتەوە بەڵام کە دین و ئەخلاقت لە دەستدات ناگەڕێتەوە نایەتەوە ئەخر تۆ وەرە میلەتێک ئەگەر داڕما ئەخلاقی نەما ڕەوشتی نەما چی لێ دەکەی یعنی ئەم برسیکردنش ئەم هەموو برسیکردنی میلەتیش ئەمەش بە بەرنامەیە بڕواتان هەبێ بە بەرنامەیە چونکە بەڕاستی خەڵک ئەگەر برسی بوو لەوانەیە تۆ ئارام بگری من ئارام بگرم بەس هەموو خەڵکێک ئارام ناگرێ هەموو خەڵکێک تەحمولی برسێتی ناکە هەموو خەڵکێک تەحمولی نەبوونی ناکە یعنی لەلایەک خەڵک یعنی شەق لە پارە دەدا لەو پەڕی ڕەفاهیەتدا دەژی باشە لەسەر حسابی ئەم خەڵکە دڵسۆزش تەمەشا دەکا ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕوا ڕۆژ بە ڕۆژ باری ئابوووریەکەی دادەبەزێ ڕۆژ بە ڕۆژ ینی پێداویستەکانی زیاد دەبێ و داهاتیشی کەم دەبێ و خەرجیشی نییە و هیچی نازانێت چی بکە و خەڵکە بۆ دەبێ وابێ بۆ ئەم ملەتەتان وا لێ کرد بۆ گەیاندتانە ئەم ڕۆژە دەبەر چی ینی بە حەقەت ینی کەبیر ئەو ڕابردەی کوردستان دەکەینەوە فەرمو بزانە بە 30 ساڵ بە 33 ساڵ وڵاتان گەیشتن بەکوێ ینی ئێمە لە چی پێشکەوتوین ئێستا تەنها لەکردنەوەی بەداخەوە دەڵێم شوێنی نامە و نەشیاو بەم هەرێمە گرنگی بە چێ دەدرێ گرنگی بە کەسێک دەدرێ کە پرۆفیسۆرە لە دین کە عالمە لە زانست لە پەروەردە نەوەڵڵا گرنگی بە کەسانێک دەدرێ کە پرۆفیسۆرن لە بەدڕەوشتی وخواش لە قورئان دەفەرمێ وەلەن تەرضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم والله نە یەهودی و نە مەسیحی و نازانم چێ لێت ڕازی نابن تا ئیعلانی خۆت نەکەی بڵێ کاکە من وەکو ئێوەم لە ئێوەش دڵسۆزترم بۆ ئەو بەرنامە بۆ ئەو دینەی ئێوە ئەوان وازت لێ دەهێنن جامادەم ئاوایە بۆ ینی بۆ لە خۆتان دەکەن بۆ دنیایەکی کە فانیە ینی ڕووی خۆتان ڕەش دەکەن کوا مێژوتان کوا خەباتتان کوا سەروەریتان لە پێناوی چێدای دەنێن ئەم هەموو ئەو هەمومان دەبن و خەباتێک کە خۆتان دەڵێن کوردومانە بۆ پارە
لە بۆ ڕەزامەندی ئەو ئەم بگەڕێنەوە بۆ مێژوو بزانن چێ کوردی پارچە پارچە کرد بگەڕێنەوە بۆ مێژوو بزانن چێ کوردی والێ کردووە حتا دەگاتە هەموو ئەو ئەمارەتانەی کە کاتی خۆشی هەبووە هەندێک لە بەردەستی ئەو بە هەندێک لە بەردەستی ئەو ئێستاش ئەو سەر بەولایە ئەویش سەر بەولایە ئەو ئیعاز لەولا وەردەگرێ و ئیعاز لەولا وەردەگرێ هەموو بەلای خۆی هەموو بەجێی خۆی هەموو بەلایە بەڵام پێم وانییە هیچ وڵاتێک ڕێگر بێت لەوەی کە تۆ خزمەتی وڵاتەکەی خۆت بکەیت لە ڕووی کشت و کاڵەوە ئەگەر لە دەرەوە شتمان بۆ نێ وێرانە نانی بەیانیان ئەگەر لە ئێران و لە تورکیانێ لە وڵاتان نێ وێرانین کەچی ئەمە ئەو خاکە بە پیتەمان هەیە ئەو هەموو شوێنەمان هەیە ئێستا دەتوانن بڕوات هەبێ دەتوانن چ لە ڕووی پەلەوەرەوە چ لە ڕووی کشت و کاڵەوە چ لە ڕووی ماسیەوە چ لە ڕووی نازانم ئاژەڵداریەوە لە هەموو ڕووێک دەتوانین ئێمە لە سەپەی خۆمان بوەستین بنێرنێ دەرەوەش نەوەکو تەنها بەشی خۆمان بە زیادەوەش دەکەن بەڵام هیچ دامێک نییە بۆ هیچ شتێک بەڵکو ڕێگریش هەیە بەڵکو عەرقەلەش هەیە بۆ ینی ئەدی چاوەڕێی ئێمە چاوەڕێی دەوڵەت بووین چاوەڕێی ئابووری سەربەخۆ بووین چاوەڕێ بووین کە ئێمە بەڕاستی ینی ببینە وڵاتێک کە خەڵک چاومان لێ بکە ببین بە نمونەی ئازادی و دیموکراسی و ببین بە نمونەی پێشکەوتن ببین بە نمونەی ینی چۆن دەڵێ گۆڕانکاری و هەستانەوە و نازانم چی بەڵام دەبینین لە ماوەی ئەو 33 ساڵە کە هەندێک وڵات لەگەڵ ئێمە بڕۆ بزانە گەیشتن بەشوێ بڕۆ بزانە لە ڕووی پیشەسازی لە ڕووی سەربازی لە ڕووی کشت و کاڵەوە لە ڕووی هەموو پێشکەوتنێکی ئێستای کە لە ژیاندا مرۆڤایەتی پێویستی پێ بڕۆ بزانە گەیشتن بەشوێ ئێمەش دەچوێن تازە بە تازە ئێمە چاومان لەوەیە کە ئاخۆ کەی حکوومەتی عێراقی و وەزارەتی دارایی موچەی مانجی 4مان بۆ دەنێرێ کەچی عێراق خۆی سەرقاڵی ئامادەکردنی موچەی مانجی 5 بۆ دەبێ وابێ لەبەرچی کوا ئەم هەموو وعد و بەڵێنە کوا ئەم هەموو وشە بریقەدارانەی کە ئێوە لە کاتی هەڵبژاردنەکانە لە کاتی مناسبەتەکانە ئێوە باسی دەکەن دەبڕۆ بزانن مامۆستا لە وڵاتان لە 2000 دلار موچەی کەمتر نییە بەڵام مامۆستا لێرە ئەگەر ئیشێکی تر نەکا نان نییە بیخەوە وەهاکەدا پێشمەرگە وەها فەرمانبەرانی تر بە هەمووی پێشمەرگە لە سەنگەرە سینجی خۆی داوەتە بەر گولە بۆ ئێوە دیفاع لە ئێوە دەکا بەڵام ماڵ و منداڵەکەی لە ماڵەوە نان نییە بیخەوە قەرزاری دوکانەکەیە ئەو عیادەکەی لا کۆڵان لەوەیە بڕۆ بزانە چەندیان قەرزارە بڕۆ بزانەوە پێشمەرگەی دەتوانێت بە ئارەزوی خۆی بێتەوە بە مرتاحی سەفەرێ بکات شوێ بۆ شوێنێ بچێ ناتوانێت لەبەرەوەی نیتی جا ئێوە وەفاتان نەبێ بۆ پێشمەرگەکانی خۆتان وەفاتان نەبێ بۆ خەڵکی خۆتان چ جای وەفاتان دەبێ بۆ خەڵکانەی کە دەنگتان پێ نادەن تاکەی دەبێ وابێ یعنی من پێم سەیرە ینی پێم سەیرە کەسێک نییە کەسێک جورئەتی نییە پێیان بڵێ لایەن دانیشێ بەڵێ کاک محەممەد لە چۆمان سڵاوی خوارد لێبێ ئەم کاتە دەباش کاک محەممەد گیان بەڕێزی سپاست دەکەم ئەلۆ بەڵێ کاک محەممەد کارەکە لەسەر چێ بەرپرسە لە نەناردنی موچە لە دواکەوتنی موچە وەڵای من زۆر بەڕاستکاری ئەڵێ میلەت بۆ لەبەرەوەی میلەت بەخۆی تاوانبارە لە چیەوە مەسەلەن بۆ نمونە باشە زبێنێ دەنگدانە دەچن دەنجان خۆی بکاتەوە دەچن ئەنی ئەو کاتەکە تۆڵی خۆی بکاتەوە تەواو ئەگەر نە هەر دەنجیان پێ بداتەوە کەواتە بگولەی ئەوەیە باما ئەگەر واقعی قسەی بکەین ئەمە بە خۆمان تاوانبارین بەڵێ بەڵێ ینی ئێستا کاک محەممەد بۆ نمونە هەر ئەو ڕێگای لای ئێوە ڕێگای هاملتۆن ینی بە ڕۆژانە سەدان لۆری سەدان بازرگان سەدان تیجارەتی پێ بەڵام دەبینی چ ڕەزالەتێکە و چ کارە ساتێکە و بەڕاستی هەمووی میلەتەکە لێ بەرپرسا هیچ گرەی لە دەسەڵات ناکانی دەستەکانت خۆش کاک محەممەد گیان زۆر سپاس بە قوربان لە سلێمانی کاک سۆران سڵاوی خوا دەبێم کاتت باش سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنونم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سپاس بە بەڕێز گیانەکەم فەرموو یەخوا سەلامەتی یاخوا پایدار لە دواکەوتنی موچە بەڵێ
والله من ام خلق دواكتني موت زانم بسبب يا زانم چۆن او خلقيك حاشا هذه او خلقيك ام جندلاني هنا وتا سر ام ده صلاة جبونا تدو كومبانيا ام دو كومبانيا جبر مصلحتي خوان ام يعني الله بينيرا يعني الله مينيرا يعني الله دهاتنا قوانيا كواتا من خلقك با تومدارية كما زانم باڵێ چی بکرێ باشە مەسەن بۆ نمونە ئەو خەڵکە بۆی کە ئەم ئەو باڵە لە ئەستۆی خۆی لابا چی بکە جەبەشە ئەو خەڵکە دەرز لەمانە وەرەگرێت داواکارم لەو خەڵکە ئەمەیان لەبیر نەچێتەوە بەس لە کوێ لەسەر سنووقەکانی دەنگدان ئەوە تا ئەم دوو موچەیە درا بۆ نمونە بازێ دایرە هەیە لە مدەی ئەم موچەیە تەوزیع کرا یەکۆ بۆ هەفتەیە دوایەوە کۆبوونەوە کرا یەڵا تەناوم نەمێنێ یەڵا واجبات قرس کرێتەوە یەڵا ئۆغ نەمێنێ لە دایرەکانە داوەتا ئەوەنیان و داوەتا سەڵێ ئەم هەفتە ئەوە یەک مانگەوە چوار هەفتەیە ئەم هەفتەی نێرێ ئەم هەفتە ناینێرێ ئەمە ئەندام لیژەی داراییە وا ئاڵێ ئەمە ئاڵێ نێرم ناینێرم ئەوە تا ئەمڕۆ تەیەبسامی قسەی کرد وتی من ناینێرم بەو لیستەیە وتی کەس سەرودەری لێ دەرناکە ئەوە تا ئێستا سۆدانی ئەوەیان تەکلیف لە سۆدانی کردووە داوای کردووە ئەم موچەیە بنێرێ بەس ئاخر موچە بەکاش بنێرێ ئەستەکانت خۆش کاک سۆرانجان لە خزمەتانە بەس داواکارم لەو خەڵکە کە ئێستا ئاوا هەموو یەک ڕوزە و دەمی گەرمە واکەم لەسەر سنووقەکانی دەنگدان ئەم ڕۆژیان لەبیر ناچێت ئینشاءڵڵا دەستەکانت خۆش کاک محەممەدجان زۆر سپاس کاک سۆرانجان زۆر سپاس کاک سۆران کاک محەممەد لە سەر و چاوە سڵاوی خوا دەبێم کاتت باش ئەو کاتت باش کاک محەممەد ئەگە دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەی سوپاست دەکەم چاوت ماز دەکەم کاکە وەزع چۆنە ئەحواڵ تۆ چۆنی باشی ئەحواڵ باشە کاک محەممەد ماز دەکەم برای سپاس چاوت ماز دەکەم دەستەکانت خۆش بێ فەرموو کاکە جانستە دەو وەزعەی موچەنە هاتێن تاوان لە ملەتمانە لە پێشمەرگەمانە لە خۆمانە بۆ بە حکمی ئەوەی کە ئێستا پرۆژەی دەنگدان دەست پێ بکە ئەمن لە ماڵی خۆم بێکەمە شەڕەپەڕۆ و منافەسە و منافەسەکاری گوستیان بۆ تێ هەڵدێنم شاعیری بەناهاتیان بۆ دەدەم بۆیە ئەوەش بازەکەمەش مستحقین یعنی بەو وەزعی کە ئێستا تێجاینە بەڵێ خوا ڕەحمکە خدا ڕحمان پێ بکە یا ڕەبی خداوەمان لێ بکە بزانین چۆن دەنگ دەدەین و چی دەکەین پشتیوان بە خدا پشتیوان بە خدا پشتیوان بەخوا دەستەکان هەمومان فام دەکەین و گروژ دەگرین دەڵێ فامێش دەکا و خۆرێش دەخوا ئای ڕەحمەت لە بابەت دەستەکانت خۆشکە زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بۆ سەر و چاوە بۆ هەموو ئەو دووروبەرە بەرنامەکەت لێ دەکەم زۆر سپاس کاک محەممەدجان دەستەکانت خۆش بێت زۆر سپاس بە قوربان زۆر سپاس یعنی بەڕاستی ئەم خەڵکە چۆن دەڵێ یەک وەکووە کاک ئەحمەد لە پیرەمەگرون بەڵێ کاک ئەحمەد کاکە چۆنی برام باشی بە قوربان ئەحواڵ باشە سوپاس دەکەم برای گەورەی وەڵی بەرنامەکە لە جێگەی خۆیدایە ئەم حەسم لێ هەندێک پشتنیارم هەیە بەڵێ ئێمە کوردی بەڵێ شانازی بە کوردی خۆی دەکەن لەسەر کوردینیش ئێمە بسڵمانین بەڵێ شانازی پێوایکەین هیچ گومانیتیان نیە بەڵام دژمن نابیتە دۆست هەرچەند تەنازلی بووی بکەین ئەمە نەپارتیم نەیەکەتیم هیچ حزبێک نیمە بەڵام کوردم هەستی کوردایەتی لە هەموو تشتێک بەرزترە لای من ئێمە کاک ئەحمەد هەردیشی بکەم بەڵێ ئەگەر بۆی کەت بۆ تەواوکردنی قسەکانی جەنابەت تۆ دەزانی هەر لە تەنانەت وەکو موسڵمانیش ینی کارەساتە گوناهێکی گەورەیە ئیسان هاشا لە قەومی خۆی بکە بەڵێ وە بزانە ئەوە دڵنیا بە لەوەی کە تۆ خوا بە کورد خەڵقی کردووی نابێت تۆ هاشا لە قەومی خۆت بکەی لە نەتەوەی خۆت بکەی ڕاستە بەڵێ ڕاستە بەڵێ اینجا ڕاستە قەتەکەت ڕاستە و سەرسەرم و سەرچاوم داوا لە هەموو کوردای دەکەم بە تایبەتی تەلەڤیزیۆنەکان لەگەڵ حکومەت یەک بن دژمن نابیتە دۆست والله وبالله وتلا چەند تەنازل بکەن
إما بقرنا وبرك بو تاريخ بو بيشوا صدام حسين احترافي كرب حكم ذاتي صدام حسين احترافي كرب كردستان صدام حسين احترافي كرب هولير ببدا بايتخت أو قماني تانية بلام أمانة احتراف بكرنا كان هكربوان بكريتين كرت هموي لبن جلدخن كاغ احمد منك بسيار دكم تخوا حزم دي والله ما كم بديوا كحقيقه بانك تخوا هولير سليماني اعتراف بيك دكن اخر اويا امن شدكم يعني اما لكاتك كاما اتصالاتك من هي بو بدوبش ام اعتراف هناك واعتراف هناك ام سيقي بوني او سيقي بوني كاتا مثل قليله انقره ولا تهران ولا بغداد بكم ولا دمشق بكم رحمه دايكو باك بله رحمة دايكو باوكد لجي والله كسكت جوانا وريكو بيكام دول لجناب الدكام ببنايك همو ببنايك حكمتك ما نهبيتها كحكمت حاشا من قسكت كم بلام لمن مجرى حكى حكمتك كردي هبيتن دبا افرتك بيت خراب بيت بلام كرد بيت كاغ احمد عادلانه بيت كاغ احمد بلي ثاني شونا توصير يعني العدل يدوم بل الظلم لا يدوم عدل اگر دو وڵات هەبێ ئەم دوو وڵاتە باشە ئەگەر ئەمە عدل بێ ئەمە ناعادل بێ باشە ئەم عدلە ئەگەر کافریش بێ بەردەوام دەبێ بەڵام ئەو ناعادالەتە ئەگەر مسلمانیش بێ نامێنێ ئەمە لێرە گرفتمان ئەوە نییە کە کچێ لەسەر حکومە کچێ سەرۆکی حکومەتە ئێمە تەنها دەڵێن کاکەجان جوان حکومکەن عەدالەتتان هەبێ ئەم هەموو جیاوازیە بانە بێ معقول نییە خەڵکێک نازانێت چی لە پارەکە خەڵکێش نازانی چۆن پارە پێیا بکە ڕاستە ئەوە نەعەدالەتێکەیە بەڵێ بەڵام دەبیت ئەمە ئاگادار بین ئەمە ئاگادار بین لەسەر ئەو خراپیە و لەسەر ئەو نەهاماتیە و لەسەر ئەو کاراسەتە لەسەر کورد پێتن دەبیت ئەمە ئاگادار بین دژمن داوای فەرسە دەکرد بە عەرەبیە لێن سەخرە لە سەخرەکە گەڕێن لە شتێکە گەڕێن بەس بێنە لە ناو کوردستان جارێکی دی کورد بەرەو شاخ بڕوتن کورد بەرەو دەردەدەری بڕوتن داواکارم لە هەموو حیزبەکان داواکان هەموو حیزبەکان خزمەتکاری هەموو حیزبەکانم هەکر ببنێت قوندرەکانی هەموو حیزبەکان کاک ئەحمەد ئەتۆ لە دڵسۆزی خۆت لە مەردایەتی خۆت بزانە چۆن بیر دەکەیتەوە بەڵام کارەسات ئەوەیە دەسەڵات وا بیر ناکاتەوە ئەوان لە غەیری خۆیان کەسیان قبول نییە کەسیان پێپیاو نییە بە حیساب بۆ کەس ناکەن دەبا بێن دەست لە ملی یەککەن دەبا بێن دۆستی یەک بن دەبا بێن شەفافیت هەبێ عەدالەت هەبێ بابێن یعنی چۆن دەڵێ ڕێز لە خەڵک بگرن کاکەمە هەموو کوردین هەموو برای یەکین ئێوە نییە ئەخ ئەوەیە کارەساتەکە کاکە من بە کوردت دەزانم من بە حکومەتت دەزانم بەس تۆ بە هاوڵاتیم نازانی کاکە بەڵێ ئەوەیە دەستەکانت خۆش بێ من پێشمەرگە 83 بەڵام قەتەش بکەم باشە قەتەکە بەڵێ ئەمن پێشمەرگە 83 فەسلیش کراوم لەبەرەوەی پارتی بووم هەتا بیمە گۆڕان ئیستا گەڕامەوە دەڵێن ئەوەی پێشمەرگەتی بوو تو حساب نییە ئەوە عەدالەتیە دەزانم باشە بەڵام لەسەر ئەوەش ئەمن رازیم ئەو معاشەمیش نەبیت بەڵام کورتێک بیت رازی معاشم نەبیت بەڵام کورتێک بیت ئینشاءالله کورد دەبتەیەک ئینشاءالله عەدالەت دەبێ ئینشاءالله دەستەکانت خۆش کاک ئەحمەد زۆر سوپاس دەستمش کارتە کاک حەمەدەمین سڵاوی خوات لێ بێم کاتت باش کاک حەمەدەمین پەیوەندەکەی پسرا بە کاک ئەحمەد بۆ دوا پەیوەندی دەستان خۆش تۆ سیرکە ینی یەکێکی وەش ئەو کاک ئەحمەدەی ئێستا کە دوا پەیوەندی یعنی معاشی بردراوە پێشمەرگەی کۆنا بەڵام هێشتاش ئەو دەڵێ کاکە بە ئێمە برابین تۆ سیرکە ینی هاوڵاتی ئەم وڵاتە چەند ئامادەیە قوربانی بەخۆی بدە لە پێناوی ڕێکوپێکی ئەم وڵاتە بەڵام دەسەڵاتداران و بەرپرسان و پارەدارانی ئەو وڵاتەکە لەسەر حسابی ئەم خەڵکە بنوتە پارەدار ئەوەی کە بیری لێ نەکەنەوە خەڵکە خواتان لەگەڵ